بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی یەکەم 1930 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1930 بۆ 1932. کتێبی یەکەم 1930 بۆ 1932. بەشی پێنجەم پەنا بۆ تورکیا. بەهاتنی مانگی حوزەیران ڕێخۆش کرا بۆ چوونە ناو تورکیا و بەجێهێشتنی عێراق. لە دەی 6 1932 ماڵ و منداڵ لە دۆڵی زێت و گوندەکانی دەور و پشتی خڕبوونەوە بۆ ئامادەی چوونە ناو تورکیا. پاش چەند چاوپێکەوتنێک کە شێخ ئەحمەد لەگەڵ لێپرسراوانی بارزانیدا کردی وا بڕیاردرا یەکەم کامترین ژمارە خێزان بچنە ناو تورکیا. دووەم ئەو خێزانانی مەترسیان لەسەر نییە بگەڕێنەوە گوندەکانیان و خەریکی ژیانی ئاسایی خۆیان بن. ئەوانە کەمێک چەکی کۆن لەگەڵ خۆیاندا ببەنەوە تا بیدەن بە حکوومەتی عێراق. سێیەم تەنیا ئەو خێزانانە بچن بۆ تورکیا کە مەترسیان لەسەر هەیە. چوارەم تاخمێک لە چەکداران نێزیکەی 200 بۆ 300 کەس بە فەرماندەیی خەلیل خۆشەوی و ئەحمەد نادر و عەبدوڵڵا کردکەمۆیی و حەسەن محەممەد ئەمین لەسەر سنوور لە نێوان گوندەکانی گەردیاندا دەمێننەوە و چەکی زیادە بالای ئەوان بێ تا لە کاتی پێویستە کەڵکی لێوەربگرن. شێخ ئەحمەد لە 26دا شاندەیەکی برێتی لە محەممەد سدیق بارزانی و حاجی تەهای ئامێدی ناردە گوندی گرانی ناو تورکیا کە ڕێگە بۆ چوونی خێزانەکان خۆش بکە. حکوومەتی تورکیا ڕازیبوونی خۆی بۆ وەرگرتنی پەنابەران پیشاندا بە مەرجێ چەکەکانیان لە گرانە دابنێ. جا بۆ ئەوەی گیر و گرفت نێتە پێشەوە هەندێک چەک لە گرانە دانران و خێزانەکان لە سنوورەوە چوونە گرانە کە دەبوایە لەوێدا کۆ ببنەوە و هێزێکی سەربازی تورکیشی لێبوو. کاتێک کاربەدەستانی عێراقی زانیان بارزانیەکان بڕیاریان داوە بچنە تورکیا شادیان تێکەوت و پێیان وابوو لە مەترسێکی گەورە ڕزگاریان بووە. جا بۆ ئەوی وای پیشان بدەن هێزە سوپاییەکانی ئەوان بارزانیەکانی ناچار کردووە عێراق بەجێ بهێڵن و بچنە تورکیا. هێزە سوپاییەکان کەوتنە جومۆجۆڵ بۆ سنگ دەرپەڕاندن. مەیدانداری زێت. لە 12/6دا دەستەی پۆڵ بە هاوکاری جاشەکانی کەلحەی ڕێکانی ویستیان لە زەی گەورە بپەڕنەوە و بچنە ناوچەی بارزان تا گوندەکانی مزوری تاڵام بکەن. لەو بەرەیدا هێزی بارزانیەکان پێشیان گرتن و زیانێکی زۆریان لێدان و تا قەلاکەیان پوچەڵ کردنەوە. لە 15/6دا سوپای عێراق هاتە ناحیەی شێروان مەزن پاش دڵنیابوون لەوەی بارزانیەکان کشاونەتەوە بۆ دەوروبەری گوندەکانی هۆبە و زێت تا پارێزگاری لەو خێزانانە بکەن داپەڕنەوە بۆ تورکیا. لە ڕۆژانی 19 و 26 1932دا ئەو دەستەیە جارێکی تریش باختی ڕەشی خۆی تاقی کردەوە. پەلاماری گرتنی بەرزاییەکانی دەربەندی زێتیدا تا خێزانەکان بگرێتە دەست. ئەم پەلامارە بۆمبارانی خستی دەربەندی زێتی لەگەڵدا بوو کە دەربەندەکە پڕ بوو لە ماڵ و خێزان. ئەحمەد نادر بەرپرسی پاراستنی دەربەندی زێت بوو. لەم مەیدانداریە شاکارێکی وای پیشاندا سەری هەموو لە یەکسوڕما بوو. ئەو لەگەڵ دەستەکەی خۆیدا کە ژمارەیان لە 15 چەکدار تێنە دەپەڕی لە دەستوەکەریەوە کردی بە پەلاماردەری سەرکەوتوو. جارێکی تریش دەستەی دای بەزاند و ڕاوینان هەتا شێروان پاش ئەوەی لە شەی 75 کوژراویان لە پاش خۆیان بەجێهێشت. لە بارزانین بیست ڕووداوەکەی ئاوا دەگێڕایەوە. سوپا ویستی لای ڕۆژهەڵاتی دۆڵی زێت بگرێ و بەمەش هەموو خێزانەکان دەکەوتنە بەردەستی. هات هەتا گەیشتە نێزیک ئامانجی خۆی. کاتێک گوێمان لە قڕمە ژنی شەستیر و تفەنگ بوو زانیمان شەڕدەستی پێکرد. پەلەمان کرد بگەینە فریای ئەحمەد نادر و هاوەڵانی. بەڵام پێش ئەوەی ئێمە بگەینێ شەڕ بە کۆتایی هاتبوو بە سەرکەوتنی سەرپانکردنەوەی دوژمن. کاتی ئێمە گەیشتینە لووتکەی چیە هێزی دوژمنمان بینی بە پەلە پروزی ڕادەکەن و ئەحمەد نادر و هاوەڵانی بەدوایانەوەن. ئێمە زانیمان نایانگەینە ڕاوەستین تا تەقە دوایی هات. ئەحمەد نادر و هەموو هاوەڵانی بە ساخ و سەلامەتی هاتنەوە. جا چوین بۆ لێکۆڵینەوەی زیانی سوپا. 75 کەلاکمان دۆزیەوە و 75 پارچە چەکمان هەڵگرتەوە. ئەمەش تاقیکردنەوەیکی تری بەختی ڕەشی هێزی دای بوو کە ویستبووی سەرکەوتنێکی هەرە بچۆکیش بەدەست بێنێ. بەڵام ئەم جارەش
بە خەدی یارمەتی نەدا. چوونە ناو تورکیا و دابڕانی شێخ ئەحمەد. لە 21 شەشدا دوا خێزان گوندی زێتی بەجێهێشت و چووە گوندی گرانە. ئەو خێزانانەی لە گرانە کۆ ببوونەوە 400 خێزان بوون. لە 22 شەش شێخ ئەحمەد چووە ناو تورکیا. وەلی بەگ و چەند کەسێکی لەگەڵدا بوو. نزیکەی 250 چەکدار بە پێی بڕیارێک لە گوندەکانی گەردیدا مانەوە و چەکە زیادەکانی لای ئەوان مایەوە. ئەوانش بە یارمەتی دڵسۆزانی گەردی لە شوێنی تایبەتی و هەندێ ئەشکەودا شاردیانەوە. گەردی بەشێکن لە هۆزی بارزان کە خۆی لە 7 هۆز پێک دێ و بریتین لە شێروانی، دۆڵەمەڕی، مزوری، بەڕۆژی، نزاری، گەردی، هەرکی بنەجێ. زۆربەی گوندەکانی گەردی کەوتە ناو خاکی تورکیا لە کاتی سنوور بەشکردندا. کاتێ شێخ ئەحمەد گەیشتە گرانە، حکوومەتی تورک گواستنیەوە بۆ ئەرزە ڕۆم بە ڕێگەی کەڤەرواندا. کاتێ گەیشتی نەوان، شێخ ئەحمەد و حاجی تەهای ئامێدی و عەلی مەحی بارزانیان برد بۆ ئەنقەرە، خێزانەکانیشان نارد بۆ ئەرزە ڕۆم. تورک لە ڕێگەی خێزانەکانیان لێکتر هەڵاوارد. ئەو خێزانانەی گەیشتنە ئەرزە ڕۆم، خێزانی شێخ ئەحمەد و براکانی محەممەد سەدیق و بابۆ و مەلا مستەفا و منداڵانی شەهید شێخ عەبدولسەلامی برا گەورەیە بوون. ئەمانە لەگەڵ وەلی بەگ و خێزانی و دە خێزانی تردا بوون کە خێزانی حاجی تەهای ئامێدیشان تێدا بوو. بەڵام خێزانەکانی تر تورک هەمویانی خڕکردنەوە و بە پێچەوانی ئەو بڕیاری دابیان هەمویان دانەوە بە عێراق. حکوومەتی عێراقیش ئەو خێزانانەی وەرگرتەوە و ڕێگەی دا بە بێگیر و گرفت بگەڕێنەوە گوندەکاتی خۆیان. ئەو خێزانانی برابوونە ئەرزە ڕۆم، مانگێک لەوێ مانەوە و پاشان هێنایەنەوە ئەرزنجان. ڕێگە درا بە حاجی تەها بگەڕێتەوە. بەڵام شێخ ئەحمەد و عەلی مەحی لە ئەنقەرە مانەوە. گەڕانەوە بۆ شەمدینان. لە بارزانین 20 باسی ئەو خولی وا دەگێڕایەوە. تەقەلامدا تورک ئێمەش ببەنە لای شێخ ئەحمەد یان ئەو بێننەوە لای خۆمان. دوجار پاش ئەوەی زۆر لەسەری ڕۆیشتین، ڕازی بوون بگەڕێنەوە بۆ شەمدینان بێ ئەوەی هیچ جۆرە یارمەتێکمان بدەن بۆ هێنانەوەی خێزانەکان. تا ناچار بووم ئەسپەکەم بفرۆشم کە زۆرم خۆش دەویست. ژنەکانیش هیچ جۆرە خشلێکیان نەمابوو بە کەڵکی فرۆشتن بێ. تاکرێ ترومبێل بدەین لە ئەرزنجانەوە بۆ کەڤەر. هیچ جار ئەو یارمەتی براکانمان لەبیر ناچێتەوە لە کوردستانی تورکیا کە لە هیچ شتێک کورتیان نەنواند و دەستیان دەگرتین. بەڵام ئەوانیش لە ئێمە کڵۆڵتر بوون و هێشتا تاڵاوی جەزرەبە و کوشتاریان لەبیر نەچووبەوە کەچی هەر جۆرە یارمەتێکی لە دەستیان بەهاتایە دەیان کرد. زۆر جار کە بەسەرهاتی ئێمەیان دەبیست دایاندایە پڕمەی گریان. تاوای لێ دەهات ئێمە دڵخۆشیان بدەینەوە. ئێمە زۆر خەفەتمان بۆیان دەخوارد. کاتێک گەیشتینە گەڤەڕ و 2 ڕۆژ حەساینەوە، چۆنێتی ڕێگەوبارمان تاقی کردەوە. ڕوومان کردە شەمدینان لە دواییەکانی مانگی تشرینی دووەم 1932 دنیا هێزگار سارد بوو. ڕێگەی نێوان کەڤەڕ و شەمدینانمان بە پێ و بە سواری وڵاغ بڕی. هەندێک جار وامان لێ دەهات لەسەرمانە نزیکی ڕقبوونەوە بین. بە تایبەتی منداڵەکان کە نایان دەتوانی بە پێ بڕۆن و دابوایە سواری وڵاخیان بکەین کە سەرما زیاتر کاری تێدەکردن. بەڕاستیش چەند منداڵێکمان لێمردن. هەر چۆنێک بێ پاش زەحمەت و ناڕەحەتیەکی زۆر گەیشتینە شەمدینان. لێرە حاڵمان باشتر بوو، چونکە لە ناوچەکان نزیک بووینەوە و لە ناو خەڵکی دابووین، دایان ناسین و دەمان ناسین و لە زۆر ناڕەحەتی حەسان دیانینەوە. یارمەتیەکانی ئەوانمان قەت لەبیر ناچێتەوە، بە تایبەتی هاڵوێستی سەمەد گرانەیی کە فریای من کەوت لە کاتێکدا پێویستم زۆر بە یارمەتی هەبوو. هیچ پارەم پێ نەمابوو، کرێی ئەو وڵاخانم لەسەر بوو کە ئێمەیان هێنابوو. سرم سوڕما بوو بۆ ئەو کرێیە چی بکەم لە بەردەم خاوەنی وڵاخەکاندا کە چاوەڕوانی کرێوەرگرتن بوون تا بگەڕێتەوە. ئەو نەی دەزانی من هیچم پێ نییە و گیرفانم بەتاڵە. داوام لە سەمەد کرد گەر پێی دەکرێ یارمەتیم بدە. کەچی گوتی ئەدی چۆن وەڵاهی ئێستر و مەڕەکانم دەفرۆشم قەردەکەی توی پێدەدەمەوە. بەخوا ئامادەم خۆم و منداڵەکانم بفرۆشم و نهێڵم تۆ ناڕەحەت بی. بەڕاستی واشی کرد و لەم کێشەیە ڕزگاری کردم. پاشانیش هەرچی ویستم تۆڵی ئەم چاکەی بدەمەوە نەیهێشت. بۆیە تا ئێساش خۆم بە قەرداری ئەو دەزانم. گوندەکانی گەردی لە شوێنێکدان دوورە لە دەسەڵاتی میری، لەبەر ئەوەی ڕێگەی هاتوچۆی بەسەرەوە نییە. لێرە بارزانیەکان کەمێک بوژانەوە و توانیان پەیوەندی بە یەکترەوە بکەن. ئەو هێزە چەکدارانی مابوون ڕێک و پێکی و چەکی خۆیان باش پاراست.
کەسیان خۆیان نەدا بە دەستورێک یان عێراقەوە. گەڕانەوەی مەلا مستەفاش هەناسیەکی نوێی بەبەرداکردنەوە. هەتا بەهاری 1933 لە ناوچەی گەردیاندا مانەوە. حکوومەتی عێراق چۆڵیەتی ناوچەکەی بە هەلزانی، گەلێک مەخفەری بۆ پۆلیس دروست کرد، بە تایبەتی لە ناوچەی بارزاندا. 4 فەوج هێزی سوپاشی لێدانا، 2 فەوجان لە بلەو بارزان و دوانیش لە مێرگەسۆر و شێروان، تا لە کاتی پێویستدا ئەوانە بگەنە یارمەتی پۆلیس.